زۆر باشە کاگاکەم گیان. پشکنینەکانت هەمووی تەواو بووە. ڕاستی پێم خۆش و پێشی بچمە لای نەتیجەی پشکنینەکانت ئەوە پێ بڵێم کە ئێمە ئەلحەمدوللا هەمومان مسلمانین. یەکێک لە سیفەت و خاسیەتە تایبەتەکانی ئینسانی مسلمان ئەوەیە کە سەبرگر و ئارامگەر لەسەر ناخۆشی و ناڕەحەتیەکان. وەڵاهی تێناگەم کاک دکتۆر، ڕوونتر قسە بکەم. بەستت چییە؟ مەبەستم لەوەیە قەدەری خواوە بووە بەڕێستان بە نەخۆشی شێرپەنجەی کۆڵۆن تاقیب کراونەتەوە. چۆن یعنی کاک دکتۆر؟ یعنی من هەر بەڕاست تووشی شێرپەنجە بوو؟ پێویست بە شڵۆژان و ترز ناکات، شفا هەر لای خوایە. ئێمە لەم قۆناغەدا بە عیلاجی کیمیایی دەست پێ یەکەین و ئینشاڵڵا دواتر قەرارە دەین ئایا پێویست بە نەشتەرگەری دەکات یاخود نا. ئەگەر زووتر پشکنینی پێشوەختەم ئەنجام بدایە بەویستی تۆ ڕەنگە تووشیم نەخۆشی نەبوومە. براکەم خۆ من خۆ ئیهمال مەکە. پشکنینی پێشوەختە ئەنجام بدە پێش ئەوەی تووشیم ئازار و نەخۆشیانەی من بی. چاوەڕێی دەرکەوتنی نیشانەکان مەکە. ئێستا بەرنامەی پشکینەکانت دابنێ و بەرپرسیارەتی تەندروستی خۆت لە ئەستۆ بگرە. پشکنینی پێشوەخت ئێستا لە تاوەری تەندروستی سمارت بەردەستە. تۆی بەڕێز دەتوانیت بۆ بەرگرتن لە ڕوودانی هەر نەخۆشیەک سەردانی تاوەری تەندروستی سمارت بکەیت و لە تەندروستی خۆت دڵنیابیت. سمارت وەرچەرخانە.